قال فرميت يا ابن آدم إنك لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك به شيئا لأتيتك بقرابها مغفرة. ئەگەر لەم سەرزەوێدا گوناهەکانت ئەوەنە زۆری بگاتە هەورەکانی ئاسمان تۆبە بکە خوا لێت خۆشە بێ. ئەمە لە دنیادا خوای گەورە دەفەرمێت ئەگەر پڕی ئەم زەوێ بقراب الأرض خطايا پڕی هەر هەموو زەوی گوناه و تاوانەتە بێ، یعنی ئەو گوناهەی تۆ بکرێتە قەبارەیەکی بۆ دروست کرێ هەموو زەوی داگیرکە. ئەگەر ئەوەندە گوناهەتە بێ لە دوای مردنت بگەی بە من لە دوای مردنت، واتە گوناهت ئەوەندە زۆرە هێشتا پڕی ئەم زەوێ گوناه و تاوانت هەیە. خوای گەورە دەفەرمێت ئەگەر پڕی ئەم زەوێ گوناهەتە بێ پاشان بگەی بە خزمەتی منیش پڕی ئەم زەویە پڕی هەموو زەوی لێ خۆشبوون پێ بە تۆ بەدەبەخشم، پڕی ئەم هەموو زەوی. واتە ئەگەر بگەیتە خزمەتی خوای گەورە پڕی هەموو زەوی گوناه و تاوانەتە بێ، خوای گەورەش بە پڕی هەموو زەوی لێ خۆشبوونی خۆی بە تۆ دەبەخشێ بە یەک مەرج. ما لم تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة. بس شەریکم بۆ بڕیار نەدابێت لە دنیادا شەریکت بۆ من بڕیار نەدابێ داوای یارمەتی لە قەبر و دارۆبەردی نەکرێت. معقولە کەسێک بۆتە خۆڵ ئێسک و پرسکیشی نەماوە تۆ چی داوای یارمەتی لێکی؟ یعنی ئینسانی موسڵمان دەبێت خوا بپەرستێت. داوای یارمەتی لە خوا دەکەم، ناچم داوای یارمەتی لە قەبرێ بکەم. پیاوچاک بۆ ڕەحمەتی خوای لێ بێ، بەڵام شەریکی خوا نییە. پیاوچاکە بەڵام خۆ ئاگای لە من نییە من چی دەکەم. مانەم شەریکم بۆ بڕیار نەدەی هەرچی گوناه و تاوانێکتە بێ لە دوای مردنت خولێت خۆشە بن. بەس شەریک بۆ بڕیار بدەی داوای یارمەتی لە غەیری من بکەی، لە غەیری من بپاڕیتەوە، پەنا بۆ غەیری من بەریت، بە هیچ جۆرێک لێت خۆش نابم. چونکە خوای گەورە دەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوای گەورە لەو کەسە خۆش نابێ شەریکی بۆ بڕیاردا لەسەری بمرێت، بەڵام غەیری شەریک بۆ خوا بڕیاردان ئینسان هەر گوناه و تاوانێکی بێ خوای گەورە لێی خۆشە بێ بۆ کەسێکە ویستی لەسەری بێ. بۆی ڕەحمی خوا زۆر گەورەیە. هیچ کاتێک لە ڕەحمی خوا بێ ئومێد مەبە، بەڵام لە خوای بترسە، تەقوای خوای بکە و لەوەش بترسە خوا سزات بدا لەسەر تاوانەکانت. بۆی ئەو وعدی خوایە. بەس شەریکم بۆ بڕیار مەدە ئەگە پڕی ئەم زەوێ گوناهیشتە بێ بشمریت شەریک بۆ خوا بڕیار نەدابێ منی پڕئا ئەم زەوێ بە لێ خۆشبوونەوە بەرەوڕووی تۆ دێم لە گوناهەکانت خۆشە بن. کەواتە نزیک بوونەوە لە خوا زۆر گرنگە. ئینسانێک کە خوا بە تاک و تەنها بپەرستێ شەریکی بۆ بڕیار نەدا، کابرا دەڵێ بە شەرەفم، بە تەڵاقم، بە ناموسم، بە سەری فڵان، بەو نانە بەو نمەکە، ئەمە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە. ئەگەرە بە مشێوی بمری خوا لێت خۆش نابێ، بەڵام هەر گوناهێتر دەبێ خوا لێت خۆشە بێ ئەگەر ویستی لەسەری بێ، ئیرادی لەسەری بێ.